كاكا والله ام كهربائي مصيبتها يعني بوم عالمها زورك بيتسر هاولاتي يعني زورك سر كونه هين بك نشتماني نبي سودينية والله كاريگەری زۆرە بێ لەبەر خۆتەزانی لە ئێستا لەوانەیە ئەمە لێرە لە دەرەوە بین ئیشمان پێنەوێ بەڵام لە ماڵەوە زۆر ئیشمان پێێتی دوای نرخەکەیشی یەکجار زۆر بەرزە 13 بۆ 14,000 ئەمپێرێ گەلێ زۆرە یعنی ئێستا بەنسبەت یەکێک منەوە من کەسبکارم 4 ئەمپێرم هەیە ئەچێتە 50-60,000 یەکجار زۆرە بۆم دوای لێرە لەوێ کرێ دەین لەوێ ینی بەڕاستی زۆر تاتزیری کردەوە لەسەرتە بەڵێ زۆر کاریگەری کردووە لەبەرەوەی زۆربەی زۆری بە موچەخۆری هەرێمە لە 3 مانگزارێ موچەی وەرەگرێ ینی ئێسەیەکێکی خۆمم 54,000 بۆ هاتووەتەوە یعنی نەک من یعنی هەموو زۆر کەسوە ینی 54,000 زۆرە داواکارین با بڵێن خشتەکە بگۆڕن بیکەنە مەسەرەن با بڵێن بۆ نمونە لە 5 ئێوارەوە بیدەن و شەویش بیدەن بەس نەک بڵێن 24 ساعت بیدەن یعنی مۆلیدە 24 ساعت بدەن چکۆ چەند زۆر مۆلیدە بدەن ئەوەنە نرخەکەی بەرزە بێتەوە كاكا والله ام كهربائي مصيبتها يعني بوم عالمها لساعات جودران دانا حتى ساعات شوار ايواري بشوار ايواران ومالوا حتى شوار مولدات بعد شيء مولدة ناكره مولدان بيري 14,000 يعني بعد شيء نابدي ويكي بمولده زمانه باش كم ام كهربائي ما بتسكن هذا والله يعني حكومة توانية باري غازكان بدو سعرك شي دا بقرو مستمر يجيش بك او شي باش بس اقول بيكو جنو تقول بار منال صون بخيني خلصون دزرت بخيني يعني صون يعني ما رمضانش يعني صون يعني اخويا قبل قبل الله يعني داوكن لما حافظي كركوك ام يشرب بوثني يجيش بك قيناك لا اشتو بيش بيبقى دوانزالي كاتا ايوار بخلق استراحات كهرباء من مال بم نيور لباني وهتي ورا كهرباء نبي تسون نبي بس ابي يجي بيبقى لبر او ما باري باش دي مولده بەڵام ئەمە هۆکارێکی هەیە ئەمیش بۆ ئەگەڕێتەوە قایمکان بۆی سەری مانگ پارەی مۆلداها بۆ شێوازە نەبێتەوە نرخی پارەکەی لەسەر شانی هاوڵاتیان کەمتر بێ هۆکارەکە گەڕێتەوە بووە بەڵام لەلایەتەوە کۆمەڵێ مەسەرەن گرفت دروستەکە بۆ ماڵەکان بۆ هاوڵاتیان بۆ نە قوتابخانە مناڵ لە ئەتێ بۆ مەکتەب پێویستی بە کارەبایە بۆ درشتنە کۆمەڵە پێداویستیە ماڵپاکردنەوەیە یعنی کاریگەری زۆرەیە بێگومان.